بابەتەکەی من دەربارەی کاریگەری سیاسی و جێکەوتە کۆمەڵایەتی و ئابوووریەکانی کۆچی دانیشتوانی میافاقین لە ماوەی سەدەی حەوتی کۆچیدا بێگومان سوپاسی زانکۆی نەورۆزەکەم لەم بابەتەدا کە دەتوانم بڵێم ئەم توێژینەوەیم جیاواز لە هەموو توێژینەوەکان توێژینەوەیکی زۆر خۆشەویستە بۆ لەبەرەوەی دەستم بۆ کۆمەڵێک بابەت بردووە دەتوانم بڵێم دەستی بۆ نەبردراوە تا ئێستا توێژەرانی کورد لەبەرەوەی من لێرە پەنام بردووە بۆ زانستە یارمەتی دەرەکان لەوانە زانستی کۆمەڵناسی زانستی دەروونناسی چونکە لە ئەنجامی کۆچکردنی دانیشتوانی میافارقین بۆ بەنمونە شام و مەسڕ بە تایبەتی کاریگەری سیاسیمان هەیە لێکەوتەی سیاسیمان هەیە لەبەرەوەی بەشێک لەو خەڵکانەی کە کۆچیان کردووە خەڵکی نوخبەن خەڵکی ڕۆشنبیرن خەڵکی دیارن ڕۆڵیان هەبووە لە کای سیاسیدا لە وڵاتی شام و مەسڕ بەڵام ئێمە لەو فترەی ئەم سەدەیەدا دەبینین لە ئەنجامی نەبوونی ئەم خەڵکانە لە شام سەرکردە سیاسیەکان ئەمیرەکان تووشی هەڵەی گەورە بوون بەنمونە لە ساڵی 1642 کۆچی کاتێک مەغۆل هێرش دەکات بۆ سەر میافارقین دەبینین پادشای ئەو کاتە شەهابەدین غازی شاری میافارقین بەجێ دێڵێ لە دواییدا پەشیمان دەبێتەوە لە نووسینە مێژوویەکاندا تۆمار کراوە پەشیمان دەبێتەوە بەڵام ئەگەر بەهاتبایە ئەوانەی کە کۆچیان کردو نوخبە ڕۆشنبیر ئێمە باسی دەکەین لە لای بۆن منەمەلی غازی بوونایە و ڕاوێژی هەبووایە و کۆنتاکتی لەگەڵ هەبوونایە بێگومان ئەم هەڵەیە ڕووی نەدەدا جارێکی تر ئەم هەڵە مێژوویە دووبارە دەبێتەوە لە سەردەمی مەلیک ناسر محەممەد کە کاتێک ڕوبەڕووی مەغۆلەکان دەبێتەوە و شاری میافارقین دەتوانین بڵین هەموو بوو بە قوربانی تەنانەت سەرچاوەکان باس لەوە دەکەن تەنیا 70 کەس بۆ 100 کەس تێدامە لە ئەنجامی چیە لە ئەنجامی نەبوونی ئەو نوخبە ڕۆشنبیری کە پێشتر کۆچی کردووە لە میافارقینەوە بە وڵاتی شام و مەسڕ و ڕاوێژێکی دروست نەکرا بڕیارێکی دروست نەدرا بۆ ئەم خەڵکە بۆیە قوربانی جانبێکی دیکەی ئەم بابەتەی من کە زۆر گرنگە لایانی کۆمەڵایەتیە کاریگەری ئەم کۆچە لەسەر لایانی کۆمەڵایەتی چی بوو بێگومان ئەو خەڵکانی لەو سەردەمەدا کۆچیان کرد لە میافارقینەوە بۆ وڵاتی شام و مەسڕ بە تایبەتی لێکدابڕانێکی کۆمەڵایەتی دروست بوو چونکە ئەم کەسانە خاوەنی دایک بوون خاوەنی باوک بوون خاوەنی خزم و کەس و کار بوون خزمەکانی خۆیان جێهێشت لە میافارقین بۆ خۆیان چوون بۆ وڵاتی شام و مەسڕ لەوێ فرۆید گوتەنی جۆرێک لە نابوون هاتە ئارا تووشی ڕەنگە بەشێک لە خەڵکەکە تووشی با بڵێن دووچاری کێشەی کۆمەڵایەتی دووچاری کێشەی دەرونی بوو بن واتە دابڕانێکی کۆمەڵایەتی پەرتەوازەبوونێکی کۆمەڵایەتی دێتە ئارا هەر لە بواری کۆمەڵایەتی دیسان لایەنێکی دیکەی بریتیە لەوەی نەوەیەک لەوێ لەدایک بوو کە بەڕەچەڵە خەڵکی میافارقینە لە ڕاستیدا بەڵام لەوێ ناسنامە و شوناسی میافارقینی لەدەستدا بۆ لەبەرەوەی ئاوێتە بوو لەگەڵ خەڵکی دیمەشق و لەگەڵ خەڵکی حەلەب و قاهیرە و ئەو ناوچانە کاریگەرێکی دیکە لایەنی ئابووریە ئێمە دەزانین کە میافارقین شارێک بوون ناوچەیەکی دەشتا بەشێکی زۆری پشتی بە کشتتوکاڵ و پشتی بە بازرگانی بەستووە و تا ڕادێکیش ئاژەڵداری کاتێک ئەم خەڵکە زۆرە ئەم شەپۆلە کۆچە دەڕوا دەستی کار لە دەستەدا لەلایەک و لەلایەکی تر بەشێک لە خەڵکەکەی پیشەکەی لە دەست دەدا کە دەچێتە ئەوێ نازانی مەسەلەن بۆم لە پیشەکەی چاڵ بژێرێ و ئەم چالاکی بازرگانی پێشتر لە میافارقین ئێمە دەزانین لەبەرەوەی پێگەیەکی سیاسی و با بڵێن کۆمەڵایەتی و ئابووری بەهێزی هەیە بۆ میافارقین لە ڕابردوودا ناسراوە بەڵام لە ئەنجامی ئەو کۆچە زۆرە کە خەڵک ناوچەکە جێدەهێڵێ ئەم چالاکیە بازرگانیە بەرەو لاوازبوون دەچێت بەتایبەت دوای ئەوەی کە مەغۆل لە ساڵی 656 بۆ 658 کۆچی دێن ئەو دەست بەسەر ئەو ناوچەیەدا دەگرن ئێمە دەزانین سەدان بازرگان دەکوژرێن بەو هۆیەوە ئەو خەڵکانی کە کاری بازرگانیان کردووە ناوچەکەیان بەجێهێشتووە بەرە وڵاتی شام و مەسڕ کۆچیان کردووە بۆیە بابەتەکە بابەتێکی دەوڵەمەندە هیوادارم خوێنەری ئەم بابەتە هەبێت